جێگەی ڕەزامەندی هەموو لایەک بێت. خۆشەویستان ئەڵقەیەم جارە تەرخانەکەین بۆ ترس تۆقین و دوایی پەیوەستیەکەین بە تۆقین لەم کۆڕۆنایە بە شێوەیەکی گشتی باسیەکەین و باسیەوەکەین ئەو جۆرە کەسایەتیانە کامانن کە ئەتۆقن، یعنی لە ڕادە بە دەرەترسن کە بەداخەوە ڕۆژانە خەڵکە بینین پەیوەندیمان پێوەکە نامانێرن ئەڵێ من تۆقیوم، ئەترسم توش بم، ئەترسم بمرم. بۆ هەمومان وانین، بۆ هەندێک کەس ئاوە تۆقیوە، بۆ شتەکەی لە خۆی گەورە کردووە، بۆ پێشبینی شتی خەتەرەکە. طبعا ئەمانە بەڕێزان ئەو جۆرە کەسێتیانە ڕەگ و ڕیشەیە گێرێت ئەگەڕێتەوە بۆ سەردەمی مناڵی. زۆربەی زۆری ئەگەر نەڵێم لە ١٠٠ لە ١٩٠ ئەوانەی کە ئێستا تووشی وەسواسیە بن، تەمانم تۆقینە جۆرێکە لە ڕەبتە بە بیرکردنەوە لە مردن، جۆرێکە لە بیر و باوەڕی خۆسەپێنەر کە پێڵێن زۆر جار پێڵێن وەسواسی یا پێڵێن عەمەلی. بەڵام عەمەلیەکە زیاتر پاک و خاوێن نییەوە، بەڵام وەسواسیەکە ڕەبتە پەیوەستە بە هەموو لایەنەکانی ترەوە. بەڕێزانم نەخۆشیە ئێمە لە یەکەم ڕۆژە وتومانە خۆپارێزی باشترین شتە. ئەبێ بترسین بەڵێ، بەڵام نەتۆقین. یعنی ئێمە دەبێ بترسین لەم نەخۆشیە، ئەبێ کەمێک ترسمان هەبێ بۆ ئەوی خۆمان بپارێزین. و پێشتری ژێمە باسمان کردمان ڕاپرسیەکمان کرد بەداخەوە لە ١٤ ئەوانەی کە ڕاپرسیمان لەگەڵاکردن و پرسیارەکانمان نانی و چاوپێکەوتنمان لەگەڵاکردن ئەڵێن فشەیە، درۆیە، ئەم نەخۆشیە نییە. ئەوە دەرئەنجامەکەیەتی ئێستا کە بینین بەداخەوە کە ڕێژەی قوربانیەکان ڕۆژ بە ڕۆژ لە زیاتر بوونایە. و دەیان جار وتومانە گلەیی و هەرچیمان هەیە و بێ متمانەی و نەبوونی سقە بە حکوومەت لەلایەک داینێ، ئەم نەخۆشیە لەلایەکی تر بەڕێزان بڕواتان هەبێ کە توش ببین خۆمان زەرمەندی یەکەمە بین، اینجا مناڵەکانمان، اینجا هاوڕێکانمان، اینجا چواردەورەکەمان. لەبەرەوە تکایە با ئەو فکرە بۆگەنە لە مێشکمان دەرکەین کە هەر بڵێ نییە و عینادی بکەین و وەکو تۆڵەسەنەوەیەک، وەکو ڕقێک، نازام چۆن ناوێ بێ چی پێڵەی کە بەرامبەر ئەم حکوومەتە. ئێمە زانین حکوومەتەوە وەزعەکەیەتی و ئەوە زانین و کە چەند وعدیا و جێبەجێی نەکردو و دەیان قسەیان کردو، تەنان ئەندام پەرلەمانەکان و تەنانەت حیزبەکان و هەموو یەزانین. بەڵام ئەمە نەخۆشیەکە سەر تا پای جیهانی گرتووەتەوە بەڕێزان. ئەمە پەیوەست مەکەن بە ئەم حاڵەتەی کە ئێستا لە کوردستان هەیە، بەڵکو ئەمە شتێکی جیهانیە بەڕێزان. بۆیە ئێستا ئێمە زیاتر باز لەسەر ئەو توێژە ئەکەین کە تۆقیون. لە توێژینەکە لە ساڵ 27 بوو، بەس من دڵنیام ئێستا زیاتر بووە لەبەرەوەی پرۆپاگەندەی زۆرەکرێ، واتەواتی زۆر هەیە، جاری وایە شتی دژ بە یەک بڵاوە کرێتەوانێ، شت زۆر گەورە ئەکرێ. ئەمە وای لێ هاتووە ئێستا گەر ڕاپرسی ئێستا دووبارەکەینەوە بە دڵنیایی و لە ١٢٧ لەوانەیە بێ لە ساڵ 30 32 33 زیاتر بوو بێ. باشە ئێمە چی بکەین؟ ئێمە وەکو هەموو مرۆڤێک پێویستە بترسین، بەڵام جیاوازی هەیە بەڕێزان لە نێوان ترس و لە نێوان تۆقینە. من پێشتریش باسم کرد بەڕێزان، بڕواتان هەبێ زۆر کەس پەیوەندیمان پێوەکە، یعنی هەندێک گەڵێ تۆقی و من نایەمە دەرەوە لە ماڵەوە. تەمەن ئەم بۆ چوونێکی هەڵەیە، نایتە دەرەوە لە ماڵەوە، ئەمە مشکلەکە حەل ناکات. لەبەر چی حەلی ناکە بەڕێزان؟ لەبەرەوەی تۆ لە ژوورەوە خۆتە شاریتەوانێ، ئەترسێ، دڵ ڕاوچێ و زیا ئەبێ، ئەرکو زۆر شت هەیە لەسەر شانیم کەسەیتە قوتابی بێ بێ بخوێنێ، سعی بکە، ئێستا خاستان زانکۆ قەدیشی ڕاپۆرتە، مۆزەفێ بێ بێ کار بکات، ئیشی خۆی بکات، کرێکارێ بێ بە کرێکاری بکات، ڕۆژانە لقمە نانێ بۆ ماڵ و مناڵەکەی پێ بکە، کە تۆ لە ژوورەوەی هەموو ئەمانە زەرمەندی یەکەمە بن کە لەلایەنی ئابووریە و داراییەوە کێشەکە و ئاڵۆسترە بێ. مەیەک دوو بەڕێزان لەلایەنی دەرونیەوانەیە کە ئەم ترسە زیاد لە پێویستە، ئەم تۆقینە خرا بکەوێتەوە لەسەر چی؟ لەسەر جەستەمان، مەناعەدا ئەبەزێ. من لە دوایە باسیەوەکەم هەندێک لە سڵایدەکانتان پیشان نەیەین، با جارێ بەڕێزان پێناسەیەکی فۆبیا بکەین. فۆبیا یعنی چی؟ تۆقین. خۆی فۆبیا زاراوە چەمکێکی یۆنانی کۆنە،
واتە ترسێکی لە ڕادە بەدەر کە پێویست بەو هەموو ترسە نەکات لە ناو خێزانێکە یە کەسێ تۆقیوە تێکەڵ بە دایک و باوکشی نابێت ترسێ بۆ ئەم کەسە ئەمەندە زیاد لە پێویست شتەکەی گەورە کردووە وەکوتمانەمە پەیوەندی بە کەسێتی ئەم مناڵەوە هەیە کە ئێستا گەورەیە کە کاتێ مناڵ بووە یا بە نازدار بەخێوکرا بۆ ئێمە بەردەوام مەڵی ناگاتان لێبێ لە پرۆسەی پەروەردە و فێرکردنە تکایە مناڵەکانتان نازدار بەخێو مەکەن یعنی نقمیان مەکەن لە خۆشەویستیە هەموو شتێکیان بۆ جێبەجێ مەکەن سنووریان بۆ دابنێن با خۆیان ئەرک و واجبەکەی خۆیان جێبەجێکەن با خۆیان ڕوبەڕووی مشکیلەکان بنەوە ئێوە کێشەکانیان بۆ حەل مەکەن بۆ چارەسەر مەکەن بۆیە کە ڕوبەڕووی کە گەورە بوو ئەم کەسە نازدارە لەبەرەوەی پشتی بەخۆی نەبەستوە لەبەرەوەی ڕۆژانە نخراوەتە ناو کۆمەڵ و ژینگەکەەوە تا خۆی لەگەڵا بگونجێنێ کە تووشی ئاوە نەخۆشیە کارە ساتێ شتێگە بێ کێشەیەکی ڕوبەڕووە بێت و هەرەسێنێت ئەجینا خۆ دایک و باوک و خوش و براکانیشی هەرم نەخۆشیە هەیە لە چوار دەوریان بۆ ئەوە نەتۆقیون لەبەرەوەی ئەوان بە نازداری بەخێو نەکراون یەک دوو زۆربەی زۆری ئەوانەی حتا تووشی وەسوەسە ئەبن حتا ئەوانەی تووشی نەخۆشی دەرونیە بن زۆربەی زۆریان ئەوانن کە بە مناڵی تێکەڵ بە خەڵک نەکراون تێکەڵ بە مناڵانی تر نەکراون لە مناڵیە پشتیان بە خۆیان نەبەستووە گۆشەگیر بوون کەنارگیر بوون دوورە پەرێز بوون کۆمەڵایەتی نەبوون هاوڕێیان زۆر نەبووە سیقەیان بە خۆیان نەبووە یا ئەوانن کە هەر لە مناڵیەوە توندوتیژیان لەگەڵا بەکار هاتۆ تڕۆ کراون ئەمانە بە چاوی سوک سەیری خۆیان نەکەن بۆیە دەیان جاروتومان ئەم شێوازە پەروەردە هەڵەیە بەکار مێنن ئەوە تا ئێستا ئەمە ژیانە ڕوبەڕوویە بینەوانێ ئەوە تا ئێستاوانە تۆقیون زیاد لە پێویست طبعا زۆر خەتەرە نە ئینسان ئاوا زیاد لە پێویست بترسێ کە حاڵەتی تۆقینە لە دوایە باسێکن کە چۆن مەناعی دائەبەزێ یعنی ئەگەر خوا نەخواستە بچووکترین شتێم کۆڕۆنا تووشی بێ ئەوانە زووتر تووشە بن لەبەرەوەی یەکەم شت تا ئێستا هەمومان نەزانین عیلاجی چارەسەری ئەم نەخۆشیە نییە خۆپارێزی ژەکەین بەڵام ئەوانە ئەگەر بێت و ترس خۆپارێزیش بکەن بەڵام ترسەکەیان زیاد لە پێویست بێ وایەن لێکە حتا زۆر جار مەناعەیان کە دابەزی بە ئاسانی توش بن وەکو لە هەموو توێژینەوەکانە وەکو لە هەموو ئەو زانیاریانی کە دەربارەی ئەم نەخۆشیە ئەڵێ زیاتر ئەوانە تووشیان نەبن کە کۆئەندامی با بڵێن مەناعەیان بەرگری لەشیان لاوازە ئیتر بەهۆی نەخۆشیەوە بێ بە هەر هۆکارێکەوە بێ ئێ باشە بەڕێزەکەم کە تۆ ئەوەندە بتۆقی ئەوەندە بترسی بە شێوەیەکی ئۆتۆماتیکی هەر کاتێ تۆ زیاد لە پێویست بترسی مەناع و دائەبەزێ ئێ باشە بۆ وا لە خۆ دەکەی یەکەم شت بەڕێزان ئەبێ ئێمە ڕێکخراوی تەندروستی گیان کاکە واز دەوەزای تەندروستی بێنە مادەم تۆ ئەوە حساسیت هەیە و هەستیاری بەرامبەری هەرچی حکوومەت بێ لە من دژیە وەسمەوە یا وڵاتان مەسئولێن نەمرێ کێڵن نەمردووە تۆ چوزانی دوای ئەو مەسئول خۆی لە کونی ژوورە و شاردۆتەوە خۆیە پارێزە توش نابێ بەس تۆی تەناو خەڵکە و تووشەوی بەڕێزەکە ئەین تۆ سەی قسەیەکە وەڵام من خۆپارێزی ناکەم وەڵام من گوێی نامێ فشەیە کەی مەسئولە ئێکاکە تۆ تووشەبی براکەم چکە تۆ ڕوبەڕوویە بیتەوە تۆ چیتە ناو خەڵکەوە تۆ دەمامکێ نابەسی لە ناو خەڵکەیە تۆ دەستکێش لە دەست ناکەی تۆ قەرەباڵغیەکەی بە تەنیشتیەوەی ئەگوێزرێتەوە ئێ مەسئول ئەوە ناکات ئەگەر مەسئولەی بکەدا تووشە بوو کەواتە ئەو بیر و بۆچوونە هەر بە زەرەری خۆمان تەواوە بێت تکایە ئەو فکرە لە مێشتان دەرکن کاکە بە ئەم بەڵایمان لە کۆڵ بێتەوە هەم ماوەی خۆپارێزیمان کرد چەند کەم بۆ ئەوە تێسا ڕۆژ بە ڕۆژ لە زیاد بوو نایە کێ زەرە دەکات سبینێکە خەستەخانەکان پڕبوو لە کوێ بچێ ئەتوانم چی بۆ خەستخانەی ئەهلیە ئیمکانی تێوەمان هەیە ئێ باشەوە خەستخانە حکوومیەکانی جەو هاوارەکەنەڵێ وا پڕ بوو باشام هەموو خەڵکە ئەمرێت ئەوە تاڵە پلازما نییە وەڵام من لە شتێکە نازانم تا چەند ڕاستەڵێ بەوەنگە فرۆشتویانە ئیتر وای لێبێ بە تیجارەتیش بەڕێزەکەم پلازماشە دەست ناکەوێت ئەم هەموو توش ببێ لە کوێ هێنیەمان ئەم خوێنە هەموو لە کوێنی کەواتە نە ئەمەیان باشە کاڵی کەم تەرخەم بین و ئێهمال بین و گوێی نێنێ و فشەیە و ئەمانە هەمووی بۆچوونی هەڵەیە بە زەرەری خۆمان تەواو تکاتان لێ یەکەین ئەوە لە مێشتان دەرکەن هەرچەندە خۆ سەدان جار تکامان لێکردن چونکە ئەمانە لێرە فکرەیەکی نادروست هەیە بۆیە واکەن ئیتر یا بەغەڵت لە دین تێگەیشتووە
کە ئەوەی هەرچی خوانەیکان نابێ ڕاستە هەمومان ئیمانمان بەوە هەیە زۆر بەماشە نیە هەمومان بێ کە هەرچی خوانەیکان نابێ بەڵام خوان نەیوت تۆ بچۆرە ناو ئاگرەوە ناسووتەی کاکە شتی وانی خۆ تۆ حەزەتی ئیبراهیم نی دەوەرە کێتان ئازایە کە ئەوەی واڵێ ئاگرێ بکات و بچێتە نایبزانە لە دەلاوە سووتیان ناسووتێ خۆ خوا شەر هەیە خوا عەقڵی یابی تێ خوا بیرکردنەوەی یاوی تێ بەڕێزەکەم بۆ هەموو دەردێ دەرمان هەیە ئەبێ خۆمان بپارێزین دەفەرموو تۆ ئەگەر ڕیخۆڵی کۆرەتە مەچۆ بزانە ڕیخۆڵی کۆرە دەتەقیا ناتەقێ خوا وتوێتی ڕیخۆڵی کۆرە بوو مەچۆ خوا ئەگەر فەرمووشێتی هەرچیە من نەیکەم نابێ خۆ نەیوتووە خۆمە پارێزە بەڕێزەکەم ڕاستە قل لن تصيبنا إلا ما كتب الله لنا ڕاستە ئەمە ئیمانمان هەیە بەڵام ئەوڵێ یعنی شتێک کە ئینسان بەدەستی خۆی بۆ بکە خۆمەخسیەوە نییە تۆ خۆ بخەیتە ناو ئاگرێکەوە نەسووتەی ئەوە میکرۆب ئەوە ڤایرۆس هەموو عالەم خۆپارێ وەڵام من خۆم ناپارێزم لەبەری توش نابم ئەم بۆ چوونە تێنەگەیشتنە لە دین ئەمە یەک دوو کەسانێک هەیە لە ڕقوچینە بەداخەوە ینی لە کوردەواری خۆمان تەشبیه نەبێت دوو لە ڕووی ئێوە ئیتر کەوامانی جیتیان نامێن نەگۆ بە ڕێزانەوە تێ بگەن بەغەڵەت لە کوردەواری ئەڵێ وەکو کەری دێز وایە تۆپینی خۆی و زەرەری ساحێبی بەڕێزان هەندێکمان ئەم مەبدەئی بەسەرا تەطبیق بێ ئەڵێ چیە بێ با بێ یعنی با ئەو توش بێ بەس چیە زەرەر لە حکوومەت با ئەو توش بێ زەرەر لەمە بە کاکە وەڵڵا ئەوان ئەوە زەرەر ناکەن با چاک لە مێشتا داینێ بەخوا ئەوان لیان قەومیاییشیان توش بێ مناڵیشیان بێ کام وڵات هەیە توانن بیبن لە باشترین خەستەخانەی ئەهلیەگە لە کوردستان نابێ هەموو شتێگەکەن بەڵام من و تۆ لە کوێی بێنین بەڕێزەکەم تکایە بیر بکەنەوە تکایە عەقڵتان بەکاربێنن تکایە بەم شێوە بیر مەکەنەوە ئەمەیان هەر خەتەرە کە بڵێ فشێ ئەمەی تریش خەتەرە کە تۆقیوە بۆیە داواکانی لە بەڕێستان ئەو ڕێنماییانەی کە بڵاوەکرێتەوە هەمومان لەبەرمان کردووە ئەوە جێبەجێکەن پرۆپاگەندە بڕات پێ مەکەن بەڕێزان بەداخەوە ئێستا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەوەی سەری لەو خەڵکە تێکگاوە ئەم دیعای و پرۆپاگەندەیە کە زۆر کەس ئەیکات ئیتر کەسانی سایکۆپاسی بن دژ بە کۆمەڵ بن کەسانێک بن دەروون نەخۆش بن کەسانێک بن زەرەری خۆیان و تۆپینی خۆیان و دوو لە ڕوویەوە نمونێ مەبەستمەوە نییە خوا نەخواستە ئینسان ناتوەپێ ئینسان ئەمرێت بەڵام ئەمەیتر لەسەر ئاژەڵێک هاتۆ بەس فکرەکە من باسەکەم کە چۆن هەندێکە سێ بیرکردنەوەی خراپیان هەیە تووشی ئەوان نابێ بۆیە زۆر جار دیعای و پرۆپاگەندە ئەکرێت داوە لە کەناڵەکانی شەکەنم شتانە بڵاو نەکەنەوە بەڕێزان کە هیچێڵە فشێ وایە تۆ بڵاوی مەکەرەوە ڕێ بگرە پسێ مەقابلەکەی کرد بەس بڵاوی مەکەرەوە چونکە ڕێژەکەی ئەوانەی تی جۆی لێگرن زیابێ بەداخەوە زۆر جاریەمەش کەسانێکی ژێنە سەر تەلەڤیزۆن و من لە تر نازام وەزیری تەندروستی بوو یاخود سەرۆکی لیژنەی تەندروستی لە پەرلەمانە بوو هەردووشیان بێ مەسئولیەتێکی گەورەیان هەیە ئەم هەموو مایکە لە بەردەمیان دانراوەڵێ بە سیاسی کراوە کۆڕۆنا وا نییە و وەکو بڵێ درۆیە ئێ باشەی تر خەڵکێکی تر کە خۆی ئەم بیر و باوەڕێ هەیە درۆیە کاوەشی گوێ لێبێ بە قووەتە بێ و فکرەیە بەڕێزان ئێ مرۆڤ چۆن بیر بکاتەوە بەو شێوەیەش ڕەفتارەکە هەڵسو و کەوتەکان چکە لێرە ئەگەر فکرەیە هەبێ کە فشێ خۆمان ناپارێزین ئەگەر فکرەیەک هەبێ لێرە کەمە مەترسیدار و خۆمان پارێزین خۆمانە پارێزین چکە هەر ئەم فکرەیە بێ بە بنەما بۆ ڕەفتار هەڵسو و کەوتمان ئەوانش کە تۆقیون فکرەیەکی غەڵەت لێرەیان ناهەیە بەڕێزان لە مێشکانە کە ئەمرم بەڕێزان بڕواتان بێت دەیان کەس ئەیان بینین ڕۆژانە هەفتانە ئەڵێ من ئەمرم بۆ ئەمری تووشم نەخۆشیابم وەرە بەڕێزان با ئەمە لە لایەنی علمی لە لایەنی دینیەوەشی تەڵیکەینەوە خۆشیە پارێزێت ناچێتە ناو خەڵکیشەوە بەڵام هەر تۆقیوە طبعا کە بترسی ئۆتۆماتیکیان کۆمەڵی گۆڕانکاری فسیۆلۆژی لە شابێەوە ئینکاری ناکرێت لێدان دڵزیابێ هەنەسەیان و تەنگە نەفەسە بێ و چی و لە دوایە سڵایدێکێ باسیێواکەین یەکەم هەندێشت هەیە بەڕێزان با هەمومان لەسەری کۆک بین ئینکاری تیا ناکرێت مردن هەیە بەڵێ هەیە لەوەتی مرۆڤایەتی دروست بووە مردن لەگەڵی هاتووە بەڵام ژیانیش هەیە لەولاوە کەواتە بۆ ئێمە لە مردن بترسین کە حەقیقەتێکە کە ڕاکردن لێی نییە بەڵام بیری لێ بکەیتەوە ترسەکە و تۆقینەوەکە زیاترە بێت ئەمە یەک کەواتە مردن شتێک نییە تۆ لێی بترسی لەبەرەوە هەیە بوونی هەیە بە ترس ناڕوات بە تۆقین ناڕوات لە ناو ناچێ بەڵام بیریشی زۆر لێ بکەیتەوە هەر فکری لای مردن بێ زۆر خراپە
کەواتە یەکەم شت با ئێمە ئیمانمان بەوە هەبێ کە مردن هەیە بۆ کەسی ژینکاری لێ ناکات بەخوا مردنیش نەبووە پیا و پیا بێ خوارد ئێستا مردن هەیە ئەم هەموو دیکتاتۆرە و ملیاردێرە و ئەم هەموو خەڵکە ئاکوژن ئەنجاوەرە ئەگەر ئێستا هیتلەر بمانە مۆسۆلۆنی بمایە ستالین بمایە فڵان بمایە فڵان ئەبێ وڵاتە چی بووە بەس نێشکر مردن هەیەوانەمان لە کۆڵەکەنەوە دوای ئەگەر مردن نەبووە بەڕێزە ئینسان هەتا بژیا وەڵا خۆی وەڕسە بوو لە خۆی سێ ئەگەر مردن نەبووە لە هەر ماڵی یەکێکمان ئێستا 2000 بابە گەورە هەبوو هەر شوێن نەبوو بە پێوەش بۆسین کەواتە ئەمە حکمتێکی طبيعي ناوني إلهي ناوني أما ضرورة بولجيان برزان ديك بولي ترسي بولي توقي زور زال مردن رحمته أواني كان خوشن لسبجي كوتون لبي كوتون لقسكدون دا خويا ببارش بوا أيان كري مردن واسلة وبيانا بيري لما كرا هموما مردن يقرزاري بلا من قسم لسر أويا بوتشي أمري وشون زاني أمري باقسى لسر ما بكين برزان شماريكي زور خلقيا ئێستا بۆ ئەوەی ڕەبتیشی کەمە بە تەلەبەکانەوە کە زۆر جاڵێ دەرناچم دەرەجە ناهێنم منهەجەکەم پێ تەواو ناکرێ ئەمەش هەر غەڵەتە لەبەرەوەی هێشتا سوال داننراوە چۆن نەزانی ئاخر ئەمە کێشەکەیە سوال داننراوە هێشتا ئەمەڵێ سوالەکان قورسە بێ ئەمێ مێشکە تێگەیە هێشتا ئیمتیحانی نەیە وڵێ دەرەجە ناهێنم هێشتا مانگێکی ماوە بۆ نمونە جاریوە 2 مانگ 3 مانگی ماوە ئەڵێ وەڵا کاتەکە بەشم ناکە ئەمە وای لێەکە چونکە ئەقڵی ئێمە بەڕێزان توخوا ئەوە وەکو ئەڵقەیە بیکەنە گوێتان تا ئێستامە لەوەی تێنەگەشتون بیکەنە پەنجەتان هەر چێکەن بۆ ئەوی مەبەسمێ بیرتان نەچێتەوە ئەقڵی ئێمە مێشکی ئێمە ئەو جیهازە پێشکەوتووە بەڕێزان جیاوازی ناکات لە نێوان خەیاڵ کە خۆ دروستیەکەی لە نێوان واقع ئەم کۆمپیوتەرە بەڕێزان ئەم لاپتۆپە منە نووسم بۆ نمونە 5 زائید 5 کاتە 15 ئەی نووسێ ناینووسێ بەڵام غەڵەتیشە بەڵام ئەو بەس ئیشەکەم بۆ جێبەجێەکە من چی پێ بڵم بۆم ڕاز ناکاتەوە مناقەشەم لەگەڵ ناکا بڵێ ئەمە غەڵەتە کەواتە بۆ من نووسێ 5 زائید 5 15 بەڵام کاتێک کە هەڵەیە و پرنتێکە مویەتە دەرەوە خەتای ئەمە یا خەتای منە پێگومان خەتای منە ئەمە لەسەر مێشک دروست کراوە من باسی مێشکەکەم نەک عەقڵ مێشک ئەداتەکە جیهازەکە کاتێک کە تۆ ئەڵێی ئەمرم کاتێک کە تۆ ئەڵەی تووشی نەخۆشیە بم کاتێک کە تۆ ئەڵەی مەسەلەن تووشی ئەوا بم مێشک ئاوا ئیشەکات بەڕێزان ڕێک تۆ بەرمەجەیەکەی واللهی وەرە لە مێشکی خۆتا داینێ بڵێ من ناتوانم بەخوا من ئەو پەرداخەم پێ بەرز ناکرێتەوە بەزم فکری بخەرە ناوێشتەوە مێشک یەکسەر یعازەیە بەدەست و قاج ئەلەرزێ و ناتوانێت پەرداخە بەرزکەیتەوە بۆ لەبەرەوەی مێشکی ئێمە جیاوازی ناکات لە نێوان خەیاڵ کە من فکرەیەکی غەڵەتە خسوومەتە ناو مێشمەڵەمەوە ناتوانم لە بینی واقعە کە بە واقعی نەتوانم شەلەل بم ئیفلیجێکمە بێ ئەمێ کێشەکە کاتێک کە تۆڵێ ئەمرم ئەو فکرەیەکی غەڵەتە چوە ناو مێشکەوە ترس دروستە بێت ترسیش بەشێکە لە چی لە هەڵچوونەکانمان هەموو هەڵچوونەکان بەڕێزان ئێمە جیازێکمانی پێڵە جیازی عەسەبی لا ئیرادی لە 2 بەش پێکاتوە ئەمە سەمساویەکەی ئەو پارە سەمساویەکە زۆرم باس کردووە ئەم سەمساوی ئەمریکا بەلەش لە حاڵەتی فکرەی غەڵەت خەیتە ناو مێشتەوە بترسی بتۆقی غیرە بکەی دڵی پیس بێت چێک بێت لێدانی دڵزیاکە هەناسیان خێراکە دەم و چاو زەر دەبێت گیانت دەلەرزی عەرەقێکی کەمەکەیتەوە تاوان لیکە گلان ناڕژێ قوڕک وشکە بێت دەم و لێ وشکە بێ هیواز عەرەقێکی زۆرەکاتەوە کەمەکاتەوە بەپێی حاڵەت و کەیسەکانە هیواز زێچێ بۆ توالێت هەموو ئەم گۆڕانکاریانە ئۆتۆماتیکیە نەبێت چونکە ئەو بەشەی سەمساوی وا هەستەکە خەتەرێکەیە چونکە فکرەکە هەوجای ناکاتەوە بەس چویتر ئیشی خۆیەکە ئۆتۆماتیکی بەرمەجە کراوە باشە لە لایەکی تریشەوە کە تۆ بترسی فتۆقیەمانە هەموو ڕوویە بەڕێزان هەمووی لەشە ئیسیجابەیە بێ لە لایەکی ترەوانێ بۆ پێغەمبەرەکانیش زانیویانە کە ئێمرن بەڕێزەکە مردن ئەچێتە چوارچێوەی عیلمی غەیبەوە یعنی زانستی نهێنیەکان و شتە شاراوەکان چێ لێ ئێمە ئەزانێ 5 دایسایەوە بەڕێستان پێم بڵێ 2 دقەیتر چی ڕوایە وەڵا کەسمان نازانین 1 دقەیتر چییە چۆن ئەزانی ئەمریت کەواتە ئەم فکرە غەڵەتە کە تۆ ئەی خەیتە ناو مێشتەوە کێشە بۆ دروستەکە لە هەمان کاتیشا بنەمای نییە ئاخر کەس نازانێت کە ئێمرێ بەڕێزان هیوایە گۆران نییە لێ لە کاتی گۆرانی و تنا کۆچی دوای یەکات هیوایە بەڕێگایە ئەڕوا هیوایە نوێژەکە هیوا هەیە هەڵەپەڕە هیوا هەیە شتە نووسێ لەحزەیە نازانی
هیوا هەیە نەخۆشە، هیوا هەیە ناو سیارەیە نازانی بەڕێزەکەم کە ڕۆژەکە تەواو بوو وەڵڵاهی ئەبێ و قەناعەتتان هەبێت. کە جانبی ڕوحی زۆر مهمە بەڕێزان. بەخوا ئەوانەی ئیمانیان هەیە جانبی ڕوحەکە ئیمان مەبەسمەوە نێ موسڵمان بیت باوەتیە نەگەین، مەسیحی بی، کاکەی بی، ئێزیدی بی، بتپەرست بی، وەکو هندۆسەکان مانگا بپەرستی هەر چییە بێ بەس قەناعەتێکی ڕوحی و هەبێ بڕوا و هەبێ ئەمە مەناعەیەکی زۆر گەورە بۆ دروستەکە ئەو جانە بە ڕوحیە. ئێمە بۆ ئێستا زۆر بەمان کێشەمان هەیە زۆر بەمان شتێک نییە ئیمانمان پێی هەبێ بۆی بژین شتێک نییە. هیوا بەردێ بتێ پەرستێ جانبی ڕوحیەکەیەتی پارێزراوە. من باسی و ناکەم ئەمە بتپەرستە نازانم چێ من بەس جانبی ڕوحیەکەی باسەکەم. بۆیە زۆربەی زۆری ئەوانەی هینیا دەکەن جانبی ڕوحیەکەشان بەتاڵە. ئێگە تۆ ئیمانێ هەبێ و قەناعەتێ هەبێ لەو لاوە ئەمەیان ئیهمالە جۆ بە کۆڕۆنا نایە جۆ بە خۆپارازی نایەڵێ چی خوانەیکان نابێ بەڵام لەم لاوە تۆقیوە ئەمەش ئەگەر مردن نەبێ خوانەیکان نابێ ئەی بۆ ئەمەیان بەم شێوە لێکەیتەوە. بۆیە داواکارین لە بەڕێستان فکرەی غەڵەت مەخەنە ناو مێشکتانەوە چونکە کە فکرە غەڵەتەکە و خستە ناو مێشکەوە مێشکاوە ئیشەکات ژیانی خۆ دەکەی بە دۆزەخ. تەبەن گۆڕانکاریەکانەوە لە سلایداگەر سەیریکەن هەر کاتێ تەبەن ئەمە مەترسیدارە بەڕێزان تووشی نەخۆشی سایکۆسۆماتی دەکا ئەم هەموو لێدانی دڵە هەر زیاو بێ دوای تووشی جەڵتەیەکی ژەبی ئەم مەعیدەی تر ئەوەستێت خۆ لە کاتی هەڵچوونەکان و ترسا مەعیدە هیچ هەڵزم ناکات چێلیکە گلاندیش ناڕجێ لەگەر خواردنی لە قوڕگا بێ ناچێتە خوارەوانێ چونکە یەکسەر ئەو سەمساوی ئەمریکا بە جگەر شەکری خەزم کراویت یا بیکاتە ناو خوێنەوە ئەو تاقەیە تا خواردن ئەڕواتە خوارە و لە مەعیدە ئەوکو خەباتە و دیۆدیویەکە و تقریبا 6 ساعتی پێچێت اینجا هەتا چێتە ڕیخۆڵە باریکە و ڕیخۆڵە باریکە ئەی مژێ و ئەچێتە ناو خوێنەوە ئەوە کابراتی چۆ فەوتاوە بۆیە ئەو گۆڕانکاریان نابێت بابزانین نەگە ترس تۆقینەکە و هەبێت چی ڕوای بەڕێزان یەکێ لە نەتیجەکانی تۆقین زیاد لە پێویدا هەر شتێک تۆقی بڵێ ئەمرم لەم کۆڕۆنایە بترسی لەوە بترسی حادسەی سیارە ئەبێ لەوە بترسی مناڵێکە شتێک لێر شتێک بێت زاکیرەمان یادگەمان زەعیفە بێ بەڕێزان چونکە کۆمەڵێ هۆرمۆنات ئەڕژێ ئێمە لەسەر و هەردوو گورچیلەوە بەڕێزان کۆمەڵێ غودەمان هەیە لە لەشمانە دوانیان لەسەر و هەردوو گورچیلەمانە پیانەڵێن ئەدرینالی نەگلاند چونکە هۆرمۆنی ئەدرینالین بەرهەمەیەنێ یاخوتی سەر و هەردوو گورچیلەشی پێوترێ ئەمە توێکڵەکەی دیوی دەرەوەی بەڕێزان دوو هۆرمۆن ئینتاجەکە تەمان ئەدرینالین لە ناوت بە شتێکڵەکەشی هۆرمۆنی کۆرتیزۆلە ئەم هۆرمۆنی کۆرتیزۆلە بە ڕێژەیە کە جسم تەنزیمی کردووە گرنگە بۆ لەشمان بەڵام کاتێک ترسمانە بێ ڕەشبی نەبین توگەوەی کە ئەتۆقن ڕژبینی ژەبن تام لە ژیانی ژوەر ناگرن تام لە خواردنی ژوەر ناگرن لە ژوورەکەشی خۆش لێ بۆ بە دۆزەخ کەواتە هۆرمۆنەکە زیاد دەبێت کۆرتیزۆل ئەم هۆرمۆنش ناسراوە لە بواری زانستیە بە هۆرمۆنی چی بەدبەختی بە هۆرمۆنی ڕژبینی بە هۆرمۆنی خراپە چونکە یەکسەر وەکو وتمان چێتە ناو خوێنەوە زۆربەیش حتا تەلەبەیەکە بترسێ لە ئیمتیحانە یا تۆ پێشبینی شتێ بکەیت لە سیاقەتە لە هەر شتێکە معلوماتەکان نەقڵ نابن تووشی لە بیرچوونەوە شەبیت چ یادگەی لاقی زاکری لاقی میمۆرەکەمان لاقی بەوە هەیە بۆ چونکە خانەکانی مێشک بڵێ نەمە خانەیەکە ئەمەش خانەیەکترە ئەم معلوماتە ئالێرەوە کە نەقڵە بێ بۆ ئێرە بەیەکەوە نەنووساون بۆ شاییەکەیە مەوادی کیمیاوی تایە اینجا ئەو موادانە بەم کۆرتیزۆلە لەوانە دۆپاماینە سیرۆتۆنینە یەکسەر هەم ڕێژەکەشیان تێگەچێ هەم ئەو کونانەی کە لێرەیە هەیە لەم خانەیە لەم معلوماتە لە خانەکەی تر وەرەگرێ قەپاتە بێت کونەکانی کە معلوماتەکان وەرەگرێ هیچ معلومات ناڕوە بۆیە ئەو تەلەبانی کە لە ئیمتیحانە زۆرە ترسن تۆقیون لە کاتی ئیمتیحانە هیچیان بیر ناکەوێتەوە ڕۆڵی تاقیکردنە هەموو سایەشیان کردووە بۆ لەبەرەوەی چونکە ئاترسێ لەبەرەوەی تۆقیوە لەبەرەوەی هەڵچووە ئەم گۆڕانکاریان نابێ ئەم غودەی هۆرمۆنی کۆرتیزۆلی زیاد لە پێویست بەرهەمهێناوە چە بە حاڵەتی تەواریەوەنە بە حاڵەتی لێقەومانە تۆ ئیمتیحانە هەیە لێقەومانێکی خۆ داعش نەیگرت و خۆی ئەدامە ناکەن ئەو وەزانی ئەوەیە لەوە خراپتریشە هەڵێ وڵاوە لەوانەیە ئاسانتر بێ لەسا من دوای ئەوە ئۆتۆماتیک کۆرتیزۆلەکە ڕۆکونانە قەپاتەکە و بەڵگەش بۆ ئەوە کاتێ لە هۆڵی تاقیکردنەوەیەتە دەرەوە ترس و قەلەقەکەی نامێنێ هەموو معلوماتەکەی بیرەکەوێتەوە چونکە کونەکانە کرێنەوانێ کۆرتیزۆلەکە گەڕێتەوە حاڵەتی یاسای خۆی لەم حاڵەتە شا ئەوەیە بەڕێزان اینجاییشێکی لە مەترسیەکانی چێ کەمکردنەوەی بەرگری لەشە ئەزان بەڕێزان لە ناحەی
با لە سێ چوار شوێنەوە بیهێنین نازانم تۆ قەناعەتە بە کامیان هەیە لەلایەنی زانستی وەگەر قەناعەتە بە عیلم و زانست هەیە ئەڵێ قسەی خۆش و گەشتبینی و بیرکردنەوەی پۆزەتیڤ 1500 یەکە ژمارەی خڕۆکە سپیەکان زیاکە ئێکۆڤایرۆسی کۆڕۆنا چێتە لەشمانەوە خڕۆکە سپیەکان بەشێکن هێڵێکی بەرگرین کە پەلاماری و ڤایرۆسیان لە ناویە بن خۆ زۆر بەمان ئێستا هەڵگرین بەڵام لە بروی بە ڕێژەیەکی کەمەوە مەناعەمان باشە پەلاماریون لە ناویە بن بەڕێزەکەم بەس کە تۆ بترسی بتۆقی ڕێژێ و ژمارەی خڕۆکە سپیەکانی کەمە بێتەوە خڕۆکە سپیەکان جیازی مەناعەن وەکو وایە تۆ لە جەپە 1000 پۆلی شۆڕتەوە هەبێ 1000 عسکەر هەبێ 1000 پێشمەرگەوە هەبێ کە نیوەی ڕۆی دیفاعیان ضعیفە بێ ناتوان بەرگدەی لێ بکەن کەم بوونەوە بە پێچەوانەکەشی لە علمیە دەرکەوتووە ئەڵێ ئەگەر گەشتبین بی بیرکردنەوەی پۆزەتیڤ هەبێ بۆ نمونە خەڵق قسەی خۆش بۆ بکە بڕوا و بە چواردەوەرەکە هەبێ جانبی ڕوحی بەقوت بی 1500 یەکە ژمارەی خڕۆکە سپیەکان زیاکە ئەگەر لەوێ قسەی ناخۆش و تووڕەبوون و ڕەشببینی 1500 یەکە ژمارەی خڕۆکە سپیەکان کەم بکە مەناعەمان دابەزێت لە کاتی ترس و تۆقینە لە کاتی دڵخۆشی بڕوا بەخۆبوون و گەشتبینی و بیرکردنەوەی پۆزەتیڤ و ئەرێنی 1500 یەکە ژمارەی خڕۆکە سپیەکانمان زیابێ یعنی ئەگەر نەخۆش بین و چاگە بینەوەنی مەناعەمان بەقووەتە بێ بۆ ئەمەە ئەمە علم لە کوردەواری خۆشمانەڵێ بە قسەی خۆشمان لە کونیەتە دەر بزانە قسەی خۆش کە تۆ بتۆقی قسەی خۆش لە کوێوەیە گەشتبینی لە کوێوەیە لە دینیشە ئەگەر متەدەینی تو ئیمانێ بەدینێ حەدیثێکەیە کەلیمەت و طەیبە سەدەقە هەر قسەی باشەکەیە وەکو سەدەقەیە شتێکی نازم تۆ بە کامیان بڕاوێ بەس بوو خۆت تۆ قانووە بۆ لەو لاوە ئەڵەی فشێ ئەو دوو فیئەیە زۆر مەترسیدارن لە کۆمەڵگای ئێمە چه هەردوویان بە زەرەری خۆیان و کۆمەلگاکەیان تەواوی بەڕێزان یەکتر لەوانە نەخۆشی سایکۆسۆماتیە ئێمە کاتی طبیعەتی جسم وایە زۆر بترسین زۆر قەلق بین خەم و خەفەتی زۆرمان هەبێ خۆمان بکەین بە مامەخەمە لە ناوە بیهێڵینەوە ئۆتۆماتیکیە نەو خەم و خەفەت و شتانە دەری نەبڕین و گزارشی لێ نەکەین و بە نووسین و بە شەعر و بە قسەکردن و بە گلێ و چی و چیوە تا دوایی ئەبێتە هۆی چی یەکێک لە ئەندامەکانی لەشمانی تر کامەی ضعیف بێ ئەوانەی کە کۆئەندامی هەرس ضعیفە تووشی قورحەی مەعیدا بێ یا تووشی قورحەی دوانزەگرێ بێ یا تووشی قۆڵۆنە بێ ئەوانەی جیهازی با بڵێن دەوری خوێنیان سووڕی خوێنیان ضعیف بێ لەوان تووشی جەڵتە بێ ئەوانەی کۆئەندامی هەناسەدانیان ضعیفە تووشی ڕەبووە بێ ئەوانەی کۆئەندامی دەماریان ضعیفە تووشی ئازاری پشت و ماسوولکەکانە بن ئەوەی جیهازی عەسەبیەکان ضعیفە تووشی شەقیقە و ژانەسەر و چی ئەمانە هەمووی بەڕێزان دەرئەنجامی توێژینەوەی زانستی و خۆگڵمەنی جیفانی خۆم دەری نایەنم کاتێ بترسی بتۆقی ئەوەیە کاتێ خەفەت خۆیت و بترسی ئەمە نەتیجەکەیەتی لە چەند لاوە بزانە زەرەرە لێەکەی بەڕێزەکەم بۆیە تکاتان لێەکەین ئەمە هەمووشتی زانستی و علمیە بۆ خاتی خوا دین واڵە علم واڵە کوردەواری خۆمان واڵە بە چیان بڕواکەیتەوە ئیلا بەم مێشکەی خۆت کە وایە وانە نابێ ژیان کەی وایە ئەزانی چێ لە ژیان بەختەوەرە بێ ژیانە باتەوە ئەوانەی مرونت نەرمایەتی لە مێشکیانە هەیە نەک بڵێن نێرە و بیدۆشە نێرە و بیدۆشە کاکە بێ مەنگەن نەرمایەتی لە مێشکمان هەبێ کە شتێکمان بینی فکرەکانمان بگۆڕین کەم جۆمان لە بەرامبەر کرد قەناعەتمان لا دروست پێ شتەکان بگۆڕین نابێت تۆ هەر لەسەر ئەو بیر و باوەڕە نازانستەی خۆت و خۆڕافی خۆت بەردەوامی زۆر مەترسیدارە تەبەن ئێمە باسمان کردمان چییە زیاترە تۆقێت ئیتر لەم کۆڕۆنایە کە ئێستا باوە یا لە نەخۆشی یا لە هاوسەرگیری یا لە چی لە سەفەرکردن لە چی ئەوانەی کە لە مناڵی تو ترسێنراون بۆیە ئەمە سەرچاوەکەی کە ئێستا ئەمەنگە ئەترسێ بە مناڵیش ترسێنراوە یا بە گورگ ترسێنراوە یا بەخوا ترسانویانە یا بە دکتۆر ترسانویانە یا بە پۆلیس درسانویانە یا بە دێ و درنج یا بە شەولەبان بە مناڵی چەندیان تۆقانین ئەگەر نەخەوی ئەگەرەوە نەکەی شەولەبان بۆ دێ شەولەبان من نازانم چێ مناڵ بووم یەکێ مناڵە تەسەووری ئەنواعشی سەیسەی دەکا بۆیە پەردەکە بجۆڵێتەوە بۆم هاو بۆیە ناوێرە بچێ بۆ ئاو دەستەکە بۆیە ناوێرێ بە شەو بە تەنیا دانیشە لە ژووری خۆی بخێ ئەمە زۆر دایک و باوکێ تۆ خۆت تۆقانوتە بەڕێزەکەم یاخر پۆلیس بۆ ئیتۆقێنی بە پۆلیس دزمان بۆ گرێ ئاسایش و ئەمنمان بۆ دابینەکە بۆ بە پۆلیزەی ترسێنی بۆ بە دکتۆرەی ترسێنی دکتۆر چارەسەرمانەکە نەخۆشیەکانمان چارەسەر دەکا ئەمان پارێزێ بۆ بە باوکەکەی ترسێنی دێ و درن شتێکەکەی بوونی هەیە بەس پێم بڵێ دێ و چییە یەکێک پێم بڵێ دێ و ئەوەیە ئەمە کەی هەیە ئەمە خۆمان دروستمان کردو بەڕێزان دێ و کەی هەیە
بە جنۆکەی ترسێنێ کورە جنۆکە ئەمەندەی مرۆڤ لە ناوە باوی خاتە ساڵ و جنۆکەی داما و کەی ئەوەی کردووە ئەوەندەی حادیسەی سیارە و خەڵکە کوژێ جنۆکەی داما و کەی ئەوەی کردو جنۆکاقی وەڵڵا جنۆکە ڕای کردووە لە ترسی بەشەر پیا بۆ لە جنۆکە خراپترە بەڕێزەکەم تۆ بڕسی تۆڕە کۆمەڵاتەکان کە سەی چوا دەورەکە و کە ئەوە جنۆکەیە پەنگی بە کچی کێیە پێی ودادە ڕسمێکم بۆ بنێرە هەڵی خەڵەتان ماڵی کاول کرد جنۆکە پەیوەندی بە چه عایلەیەکە و تێکیە چی بە تەڵاقانە بەڕێزان واز لەو فکرە بۆ گەنانە بێنن ئێمە لە هەموو شتە ڕاستیەکان و ڕووداوەکان ڕائەکەین پەنا بۆ خوڕافیاتەبێ بۆیە نابین بە هیچ بۆیە وانە تۆقیون بەڕێزان بۆیە تکایە مناڵەکانتان بەم شتانە مەترسێن تەمەن تۆ ئێستا مناڵە ئەتەوێ بێ دەنگ بێ بخەوێ بەڵام نازانیە بێ بەگرەی دەرونی لی نازانی ئەوە شەوە تۆقی و خەبەری بێتەوانێ تووشی تۆقینە بێ خەبەری بێتەوە هەر ئەم کەسەیە کە گەورە بوو بۆیە بچووکترین شت هەر بڵێن ڤایرۆسێ وایە وای یەکسەری قاتە مێشکۆلە من تووشە بم هەر یەک تۆز بڵێ عادەی تۆزە تایکی لەبێت لەو زەتێنێکی ئەتیادی بێ یەکسەر لە من تووشی کۆڕۆناکە بووم هەر ئەوەنگە ترسی تۆقینی مەناعە و ئەوەنگەی تر دابەزێت کەواتە تکایە مناڵەکانتان مەترسێن دوای زانیمان شەو لەبان باگر دێنە تخوا بەردێکە و دوو ئاسنیان پێوە بەسۆ بە زنجیرێ بە پەتی ڕای چێشی تخوامە منەگەر بمزانیەوە بۆ تۆقیتم یەکسەر جوو شەقێکم تێڵام بوو بەردێکامە چییە پێکرێت بەڵام منمانەزانی شەو لەبان چییە شەو لەبان ینی سەربان من چوو زانی مناڵێکینەوەمان هەیە چەند تۆقیویانین زۆر جار بەشتی سیر منەوەنم قەت بیر ناچێتەوە قەتای ساز پێوت لێنەوە بەخوا وڵات دانێکی بکەوێ ئەمە خۆڕافیاتەکانە کەسێکە دەمرێ جەشتێ زۆر لی بترسی بەڕەزان بیر لێ بکەیتەوە زووزوویەتە خەونە زوو لە مێشکتابێ ئێو مێشک گوتمان عقلی نییە تۆ فکرەکەیەکەیتەنە بڕاو هەبێ شەی وان هەبووە دان لە دەممانە نەماوە لە خەوا کەوتووە قازانگەریی کێشەی دانیشیە بێەوە زوو دانیەکە لە خەوا خەونی پێوە بینە چه ئینسان چی لە ژیانێ مهم بێ بیری لێ بکاتەوە بە ڕۆژ شەوێتەوە خەونی ئیتر هەفتەیە گریاوین و تۆقیوین و خۆمانین کردووە هەموو عشیرەتەکە و کەسەکانیشمانە میەمرێت چونکە هەموو دانێک کەسێکە بمرێ ئەم 32 دانە چەندە بە 32 کەسە دەمرێت ئەمە نەمانەزانی بەخسییانە ناو مێشکمانە بڕوامان کرد بۆیە بەڕێزان وازنم پەروەردەیە بێن هەموو ئەوانی دڵنیاتانەکەمەوە من زۆریانم بینیوە کە ئاوە تۆقیون هەمووی لە مناڵێ شکێنراونەتەوە تێکەڵ بە خەڵک نەبوون نازدار بە خێویان کردوون تڕۆ کراون دوو تەربی هەمووی ئەمانە هیچی تر نییە لە سەتانەوە و نوێیان بەخواوان دەبیان پارێزن خۆمڕۆ کۆڕۆنایە 10 ساڵی تر شتێکی تر پێیا بێ 15 تر ئەم مناڵی ئێستا مناڵە 3 ساڵن 4 ساڵانە ئاوا پەروەردە و کرد ئەبێ بم جۆرە کەسە کە ئاوە تۆقیوە بۆیە داواکارین بۆی هەرچینەوەی مەسەر پەروەردەکە کە ئەم پەروەردە سەقەتەمان هەیە مەسەلەن خۆی ترس بەڕێزان ئاگاتان لێبێت ئێمە ترس پێویستە تەوەرەکەشمانەوەیە پێویستە لە کۆڕۆنا بترسین بەڵام نەتۆقینەوە فەرقەکەیە یعنی ترس کە لە بەشەرا هەیە بۆ بەرژەوەندی ئینسانە بەڕێزان ئاوە شێرێ پڵنگی وابین لێ ناترسی چۆن لێ ناترسی ئاگرە بێ لێ ناترسی ماری ئەژدیهایەکە بێ لێ ناترسی شەڕ و تەقەمەنیە بێ سیارە بە سورعەت ئەمانە ضەرورە نەبێ لێ بترسین بۆ مانەوەی ژیانمانە بەڵام کاتێک شتێک مای ترس نییە من لەگەلبی تامی لە حەڵقەیەکە باسی فۆبیا تۆقینم کرد هیوان ناوێت سواری تیارە بێ هیوان ناتوانێت بچێتە ناو مەسعەدەوە هیوان ناتوانێت بە جسێکا پەڕێتەوە هیوا لە شوێنی تاریکی وا لە شوێنی قەرەباڵە هەموو یەگەڕێتەوە بەڕێزان ئەجینا ترس بە ڕێژەیەکی گونجاو و ضەرورە بەڵام ئەگەڕێتەوە بۆ ئەم فۆبیا تۆقینە زۆربەی ترسەکان بەڕێزان زاناکان دەڵێن زۆربەی ترسەکان وەرگیراوە یعنی وەرمانگرتووە زۆر بەکەمی تەنیا چەند زانایەکە ئەڵێ دوو ترسمان هەیە بۆ ماوەی یانی لەگەڵ خۆمانەی هێنین ئەویش ترس کەوتنە خوارەوە لە بەرزی هەم مناڵێ ئاوای لێ بکە ئاوا ئەکات لە شوێنی بەرز کوێتە خوارەوە لەگەڵ دەنگی بەرز سەوتێک ئەڵێن حتا ئەوەش توێژینەوەی ترێ لێوەش بۆ ماوەی نییە چە مناڵ هەیە گریاوە فیشەکیان تەقانون لە تەنیشتێ بێ دەنگ بۆ ئەی باشە ئەگەر دەنگی گەورە ببێتە هۆی مای ترس ئەبووە گریانەکەی زیاتر وایە کەواتە بەڕێزان هەمووی بە چییە تۆقانە طبعا ئێمە ترسمان هەیە ترسێکیان ئاسایی ئەوەیە کە وتمان لە شێر و پڵنگ و ئاگر و ئەم شتە مەترسیدارانە مار و لەوانە بترسین لە سیارە بە خێراییە چیە تا دوای بەڵام ترسەکەی تریان ئەوەیە کە نەخۆشیە مەڕەزیە ئەوەی تۆقینەکەی فۆبیاکەی بەڕێزان طبعا بۆچی مناڵ ترسی دایک و باوک بترسێ ئەوە یەکێکە لەسەر چاوەکان ئێستا کەسێک گەورە بترسێ و لە ماڵەوە نێتە دەرەوانی و هەمووی ڕۆژێ دەسوانێت مجموعەیەکی ئەمەنگە ترساون بەڕێزان تووشی عەمەلی بوون بڕواو هەبێ من خەڵک هاتووە پەیوەندی پێوە کردم دوایی هاتووە لەگەڵ یا دانیشتم ئەڵێ دکتۆر سەی دەسم کە بەخوا و پێغەمبەر بچووک بووەتەوە
کورە بابەجان خۆمە نقۆڵ نییە لە دەما بچوو بێت و ئەرێت و خاڵ پێغەمبەر بۆ خۆی دەستی هەر دەستەکەی جارانە کوار ڕسم هەیە چی و هەیە ڤیدیۆ هەیە دەست چۆن بچووکە بێتەوە بەڕێزان کە ئەی شوی ئێخۆ پێست ناڕوا پێوە ئێسخان ناڕوان بەڵام ئەمەندە ئەترسێ واهیمەی بۆ خۆی دروست کردووە بەڕێزان بۆیە ئەڵێ من تووشی نەخۆشیەکە بووم تووشی ئەوەم هەیە دایک و باوکی تووشی مەدەسێ ئەم ترسابێتەوەی مناڵەکانیشمان بترسن خوشک و براکانیشان نەترسن ئەم وەسواسی هەروە ئەکا و دەستێش هەروواکە و دەستێژوە مناڵەکانیش تووشی عملیەکەی لەبەر تکایە تو هەر خۆ بەرپرزنی لە خۆت بۆ شتەکانتان گەورە کردووە پەروەردەی هەڵا ئەو باسمان کرد ترسانی بە پزیشک و بە پۆلیس و بە دێ و بە درنج و بە چی نابێ ئەمانە بکەین بەڕێزان دەیان مناڵ تۆقیوە بەڕێزان تەمەنەکە تۆقی لەبیتە بۆ کۆڕۆناکەش ڕەبتێکە ئەچێ سەیری زومبیەکە ئەگەر سەیری خوا سڵای دەبکەن وەڵڵاهی منیش لێ ترسم ئێستا سەیری ئەم شەوێتە خەونم چەنەها مناڵ هەیە مناڵی 5 ساڵانە تۆقیوە زومبی دایک و با گوازیان لێ ناوە بەس ئایپاتێکیان ناوەتە سەیری ئەماکە یان لەگەڵ خوشک و براکەیە ئێ باشە ئەم شتە خوێناوی ئەمە ئوستۆڕێکە فەریقیە کە گوایە هەندێک مردوو زیینوە بنەوانی و بەم شێوەیە نەدەرەوانێ و پەلاماری خەڵکێن و خەڵک ئێ باشە چۆن منە ترسم اینجا مناڵێکی 5 ساڵ 6 ساڵ 7 ساڵ مڕاهقە چۆن ناتۆقێت چۆن شەو نایەتەوە خەونی چۆن ئیتر لە کۆڕۆنا ناتۆقی بەڕێزان هەمی ڕەبتە بێیەکەوە یا باسی دێ و درنج و ترسانن بەخوا و زۆر کەس هێستا تۆقیوە کاتمان نەمەوە با 2 سڵایدی تر پیشان بین شەڕ و ئاژاوی ناو خێزان زۆر جا کە عایلە شەڕ و ئاژاو و مەشاکیلی تیا بێ بێگومان شەڕ و کارەسات ئێمە هەمووی هەیە ئەمە ئەم هەموو شەڕ و کارەسات و عێراق و ئێران و نازانم چی و کوێت و شەڕی داعش و شەڕی خۆمان و ناوخۆ هەتا ئەمڕۆ شەڕ و کارەساتە ئیتر مرۆڤە چۆن دەرون دروستە بێ چۆن هەندێکیان ئاوە لە کۆڕۆنا ناتۆقن فەرقی چێر تەقینە نازداری نەخوامانەمان هەموو باس کرد بەڵێزان پێمان دەڵێن تەبەن لێمە ئەگەر بۆ وقای مناڵەکانمان بۆی لە داهاتوو نەخۆشی ترە بێ کارەساتی ترە بێ نابێت لە بەرچاوی مناڵەکانمان بترسێن نابێ بیان تۆقێنین نابێ ناو ناتۆنان لێ دۆزینەوە نابێ نازار بە خێویان کەین نابێ لە کۆمەڵدایان بڕین نابێ خۆمان بترسین لە بەرچاویان هەموو هەتا دوای ئەمانە بۆ ئەوەی نەبن بە بنەما سبەینێ ئەمە چێتە ناو کۆمەڵەوە کە ئاوا بەسەرهاتێک پەتایەک بەڵایەک بڕوو بە ڕوومانە بێتەوە لە بەدەمی هەرز نێنێ بەڕێزان ماوەی بەرنامەکەمان لێرەدا کۆتایی هات تا هەڵقەی داهاتوو تا بەرنامەیەکی تر خودای گەورە پشتیوانی هەموو لای بخواتان لەگەڵ